شەوتان باش دابەنەمینتان لەگەڵە لە چەنای دابانی یونیڤەرسەم. ئەو شەو باسی کلاسیکۆتان بۆ دەکەم، فیلمی کلاسیکۆ، نەک ئەو کلاسیکۆی پێشتر لە سینەمایەکانی کوردستان لێ دەدرا. باسی ئەو فیلمەتان بۆ دەکەم، حەقە ناوی لێ بنرێن کلاسیکۆ لە ناحیەی ئاکتینگ و لە ناحیەی تەمسیل. ئەویش لە بینی ئێما ستۆن و ئێما تۆمسۆن. ئەویش فیلمی کرووێڵە. طبعاً ئەو فیلمی لایف ئاکشنی کۆمپانیای دیزنیە، کاتی خۆی بە ئەفلام کارتۆن هەبوو، بە ئەنیمێشن هەبوو، ئێستا کراوەتە فیلم. ئێستا فترەیەکی زۆرە بەو کۆتایی طبعاً بۆ ئەخیری کۆمپانیای دیزنی خۆی داوەتە ئەو فیلمە کۆنانەی نۆستالژیانەی ئەو فیلمە کلاسیکانی کە هەیەی ئەوجە چ بە ئەنیمێشن بی، چ بە ستایلی ئەفلام کارتۆن بی کە 2D هەڵدەستی دەکاتەوە فیلم بە شێوازی لایف ئاکشن. هەندێک فیلم هەیە بۆ نمونە لاین کینگ بزەبت چۆن دەرهات بکات خۆی بزەبت ئەو هاکتە لایف ئاکشن، هەرچی میمۆری و نۆستالژیا و یادگاری و هەرچی هەست و سۆزی منداڵی ئێمە بۆ هەمووی لە قەبرێنا بۆ فیلمێکە دەرینە، فیلمێکی سفر سەقەت ناشین ناخۆش خراپ. طبعاً ئەو بەس لە فیلمی کرووێڵە تۆزێک جیاوازتر ئەو شتەی تەطبیق کردیە کە ئەویش شێوازی لایف ئاکشنی ئەنیمێشنی کرووێڵە کە چۆن کردوێتە فیلم. وەک پێم وتن ئەو فیلمە لای من بەڕای من ناوی لێ بنێن ئێما کلاسیکۆ، ئەویش لە بینی ئێما ستۆن و ئێما تۆمسۆن. ئێما ستۆن ئەوی نایناسی تەوان ئەوە یەکێکە لە هەرە ئەکترێس و هەرە ئەکتەرە بەناوبانگەکانی هۆلیوود و صاحبی ئۆسکارە لە فیلمی لالەلان، ئەو فیلمێکە من زۆر حەزم لێ و طبعاً ئێما ستۆن بەڕای من یەکێکە ئێستا حالیان یەکێکە لە شاسترین ممثلەکانی هۆلیوود، نەک لەبەر ئەوەی ممثلێکی باشە یان کچەیان هەر لە ئەوی چکە ممثلی زۆر باشە ئێستا لە هۆلیوود کچن، بەس هیچی ناگەن ئێما ستۆن. ئێما ستۆن جیاوازێکی لە چییە؟ بە هەموو شێوازێک جیاوازە لە هەموو دەورێک، یعنی لە هەموو ڕۆڵێک، ڕۆڵی دراما، ئاکشن، کۆمیدی، سایکۆلۆژی، بە هەموو ڕۆڵێک ئەو کچە ڕۆڵ ببینی قەناعەتت پێ دەکات 100% ئەو کەسە ئەو شخصە بۆ ئەو دەورە کرایە. طبعاً لەو فیلمە و ئێما تۆمسۆنیش ڤیڵنەکەی ئەو فیلمەی کرووێڵایە. طبعاً فیلمی کرووێڵە من بۆتان ناسووتێنم لە بەرەوەی فیلمەکە، بەڕای من ئەتا زوو بڕۆن تەماشکەن، یعنی فیلمەکە وەلە من تاخیر ڤیدیۆکەم لەسەر دروستکە لە بەرەوەی خۆشم تاخیر فیلمەکەم بینی، بەس ئەو دقیقە فیلمەکەم بینی یەکسە بڕیارمدا ئەو ڤیدیۆ لەسەر دروستکەم. فیلمی کرووێڵە باسی ئەو کچە دەکا کە ئێما ستۆن لەوێندەر کە لەدایک دەبێت قژی نیوێ ڕەشە نیوەی سپیە. طبعاً ئەو مشکلی زۆر بۆ دروست دەکاتن. دوای ئەوە لەگەڵ دایکی قەرار دەدەن بچنە لەندەن. فیلمەکە خۆی باسی ساڵی 1970یەکان دەکا لە بەریتانیا کە ئەو ئێما ستۆن دەیەوێ ببێتە فاشن دیزاینەر، ببێتە ئەوەی ئەزیایی کە چۆن دیزاینی جلو بەرگۆشتان دەکەن. طبعاً کاتی ئەوەی کە لە منداڵی و لە هەموو مەکتەبەکە مشکلی بۆ دروستەکەن لەگەڵ لایکی بڕیار دەدا بچنە لەندەن. لەو کاتۆ تۆزێک ئەحداث ڕوودا ژیانی ئەو کچە بە تەواوەتی دەگۆڕێ. من نامێت لەوەی زیاتر باسی بکەم بیستێنم، بەس لەوێندە یەکێک لە هەرە ئەکتەری دووەم لە فیلمەکە ئێما تۆمسۆنە، لەوێ دبارۆن ئەوەیە فاشن دیزاینەرێکی زۆر بەناوبانگی ئەو کاتی بەریتانیا. طبعاً ئەو ژنە کە تەمسیل دەکا ینی کارەسات بە هەموو شێوازێک، ینی ئەو بە هەموو شێوازێک قەناعەتت پێ دەکاتن کە ڕۆڵەکەی بە هەموو شێوەیەک جیاوازە. بۆ باسی ژنێک دەکا کە فاشن دیزاینەرە کە لە حەد بەدەر سیخەی بەخۆیەتی هەموو خەڵکی پێکەرە، خۆی لە حەد بەدەر پێ عاقڵە و هیچ شتێکیشی بەدڵ نییە. طبعاً بەنەوعێک ئەو تەمسیلی دەکا، بەنەوعێک ئەو ڕۆڵە دەبینی، یعنی ئەتوو بەتوبی بچێ ناو تەلەڤیزیۆنی، یعنی بیکوژیان لێدی، یعنی ئەوەندە ئیستفزازە دەکا لە هەندێک سین و لە هەندێک حرەکەیە تەسەوڕ ناکەی چەند بە جوانی ئەو کچە ئەو ژنە تەمسیلی ئەو دۆری دەکا کە ئێما تۆمسۆنە. لەولاش بۆ وتم کلاسیکۆ، لەولاش ئێما ستۆن دەوری کرووێڵا دەبینی کە کرووێڵا بە دووشێ چۆن تووشی ئەوەی دەبی، یعنی تحویلی شخصیت، ئەو شخصیەتە چۆن ترانسفۆرم دەبی، چۆن ترانسفۆرمیشن ڕوودا لە پەرسۆناڵەتی ئێما ستۆنی کە لە کتێکی فەقیرە هەموو خەون و ئاوات و ئەوەکانی ئەوەیە ببێتە فاشن دیزاینەر، چۆن دەبێتە کرووێڵا. طبعاً ئەویش بەنەوعێک تەمسیل دەکا، یعنی نەفسی ممثلە دوو دەور دەبینی لە یەک کاتە تەقریبەن هەوە دەزانین دوو ئاکتەری جیاوازە بە هەموو شێوازێک. لەولاش بەرامبەر ئێما تۆمسۆن کە ڤیڵنەکەیە لەوێ مدیری ئێما ستۆنە، یعنی بەجددی بە دوان باشترین خۆشترین کمیستری ئاکتینگیان هەیە و باشترین
دویتۆیان دروست کردێ لە ئاکتینگ یعنی حەز لێ بچی دەمەک ڕق لەوێ دەمەک ئەو خۆش لەوێ یعنی فیلمەکە بە هەموو شێوازێک جیاوازە لەوە زیاتر نامێ باسی بکەم نامێ زیاتر بسمەنە ئەحداس کە چکە حەزم لێنێ لێتان بستێنم ئەتا یەکە یعنی نێکی دوو یەکسە بڕۆتان چێ فیلمە بکەم تەواو فیلمەکە لە ناحی میوزیک و ساوندتراک شتی زۆر شازی ساڵی هەفتەیەکانی تێدایە و زایدەنیش فیلمەکە لە ناحی ڤیژوەڵی لە ناحی بینین و لە ناحی سینماتۆگرافی زۆر بە جوانی دروست کرا و قەناعەتر پێ دەکا کە فیلمەکە ئەو کاتە ساڵی هەفتەیەکانە لە شێوازی جلوبەرگ و بینا و کەلەر و ڕنگ و ئەو شتانە فیلمەکە ئێستا حالیان لە دیزنی پڵەس بەردەستە ئەگەر ئەکاونتی دیزنی پڵەست هەیە ئەگەر ئەکاونتی دیزنی پڵەسیشت نییە وازم لە زۆربەی وێبسایتە کوردیەکان و لە وێبسایتە عەرەبیەکانیش هەیە و فیلمەکە ئەتایەک و یەکە بڕۆ تۆماشەکە و بەبێ ئەوی کاتی بکوژی و ئەگەر حەستان کرد ڤیدیۆی زیاتر دروستکەم لەسەر فیلمە کۆنەکانی دیزنی یان فیلمە تازەکانی دیزنی لە کۆمنت بۆم بنووسن و ئەمن زۆر خۆشحاڵ دەبم و ئەگەر ڤیدیۆکە بەدڵە لایک لە بیر مەکە و شێری ڤیدیۆکەش لە بیر مەکە و سەبسکرایبی چەناڵەکە و زەنگوڵەکەش ئۆنکەن ئەمە گەورە دەبین بە حزوری زەنابەت لە چەناڵەکەمان زۆر سوپاس شەوتان خۆش و بە هیوای ڤیدیۆی تازە